8 ساڵ بەسەر خۆپشاندانە جەماوەریەکەی 25 شوباتی ساڵی 2011 قەزای چەمچەماڵدا تێدەپەڕێت کە تیایدا مێرد مناڵێکی تەمەن 11 ساڵ بە ناوی گەرمیان ئەحمەدەوە شەهید کرا. ئەمڕۆژ بە ئامادەبوونی خانەوادەی ناوبرا و چالاکانی مەدەنی و بەرپرسانی حزبی و حکومی و پەرلەمانتارانی کوردستان و عێراق لەسەر گۆڕی شەهیدی ناوبرا و مەراسیمێک ڕێکخرا و ژمارەیەک چالاکی جۆرا و جۆر ئەنجام دران. دایکی شەهید گەرمیانیش ڕای دەگەیەنێت سوورن لەسەر دادگاییکردنی بکوژانی ڕۆڵەکەیان، وتیشی چەندین جار لەلایەن لایەنێکی دیاریکراوە داوای سوڵحی کۆمەڵایەتیان لێکراوە لە دەرەوەی یاسا، بەڵام ڕەتیان کردووەتەوە. ئەوەی کە ئەوەی ڕاستی بێت کە بوترێت لە تەرکیز بخرێتە سەری لەم یادەدا بەڕاستی لە دوای شەیدبوونی شەیدانی حەڤەی شوباتەوە وەکو پێویست دادگاکان ئیشی خۆیان نەکردو، نەخێر ئیشی خۆیان بکردە. بەڕاستی ئێستا بکوژانی ئەم کەیسانە، ئەم شەیدکردنی ئەم گەنجانە، ئەم لاوانە لە سنووری پارێزگای سلێمانیدا ئێستا لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدارەوە داڵدە دەدرێن و بگرە بە هیچ شێوەیەک نەدیاری کراون نەدرانە دادگا، نەچوونە بەردام دادگا. بەڵام بەداخەوە کەیسەکە هەروەکو خۆی ماوەتەوە لەبەرەوەی کەیسەکانی دادگا و حکوومەت و پەرلەمان و حزب هەمووی تێکەڵ کراوە و ناتوانن لەیەکی جیاکەنەوە. بۆیە ئەم کەیسانە کاری پێ ناکرێت و داوایان لێکەم لەم کابینە نوێدا بتوانن تایبەت بە کەیسی شەیدانی حەڤدەی شوبات تایبەتکەن لە پەرلەمانە باز بکرێ، پەرلەمانێکی دوور لە دەستی حزب، پەرلەمانێکی حکومی بێ، بتوانن هەموو یاسا و قانونەکان لە پەرلەمانەوە بێ، نەک لە نێو ماڵەکانیانە بێ یاخود لە بنکە و بارەگا حیزبەکانیان بێ. چالاکێکی خۆپشاندانەکانی ئەو کاتیش باس لەوە دەکات داواکاری خۆپشاندەران نەک هەر نەهاتووەتە دی، بەڵکو دۆخی دارایی و سیاسی هەرێم لە سایەی سیاسەتە هەڵەکانی هەردوو حیزبی حکومڕاندا ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەڕوات. پەرلەمانتارێکیش باس لەوە دەکات خوێنی شەهیدانی حەڤدەی شوبات و ڕۆژانی دواتر بە فیڕۆ ناچێت گەر ئەو کەیسا کۆنیش بێت، بەڵام ڕۆژێک دێت تاوانباران ڕاپێچی دادگا و زیندانەکان بکرێن. دیارە پاش 8 ساڵ لە خۆپشاندانەکان بە دڵنیاییەوە دۆخی هەرێم لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی سیاسیشەوە بەرەو دووە گەڕاوەتەوە. ئەوەشی کە بینرێ پێویست بەوە نیە کە ئاستاگانی بۆ بکرێ، بەڵکو شتەکان ڕوونە بە ڕۆژانە بە چاو ئەبینرێ کە دۆخی هەرێم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئازادی ڕادربنین ڕۆژ بە ڕۆژ ئازادەکان بەرتەسکە بنەوە، لە ڕووی خزمەتگوزاریەوە خزمەتگوزاریەکان خراپتر بوون. ئێمە بڕیاری ژمارەیەک و دووی پەرلەمانمان هەیە. لە بڕیاری ژمارە دووە بە ئاشکرا باز لەوە کراوە کە بکوژی خۆپشاندەران دەبێت ڕادستی عەدالەت و یاسا بکرێ. ئەوەی ئەمڕۆ ئێمە کۆبووی نەتەوانێ و لە یادەکانی تری شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی بۆ ئەوەیە کە بڵین خوێنی ئەم شەهیدانە بە ناحەق نانڕوە. لە ڕووی قانونیەوە ئەڵێ حەق کۆ نەبێ بەڵام نافەوتێ. ئەمڕۆ بەیان سبەی ئەبێ بکوژی هاوڵاتیان و خۆپشانداری ڕۆژانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی ڕادستی عەدالەت بکرێن و سزای یاسایی خۆیان وەربگرن. لە کۆتا ڕۆژەکانی مانگی شوباتی ساڵی 2011دا باهۆی گەندەڵی و نەعەدالەتی کۆمەڵایەتیەوە زنجیرەی خۆپشاندانی جەماوەری چەند شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستانی گرتەوە. باهۆیەوە ژمارەیەک هاوڵاتی لەلایەن هێزانمنیەکانەوە شەهید و بریندار کران. تا ئێستش بکوژەکانیان دادگایی نەکراون و لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە داڵدەدراون و ژمارەیەک شیان بە موچەیەکی شایستە خانەنشین کراون. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.